مزگەوتی هیران یەکێک لە کۆنترین مزگەوتەکانی ناحیەی هیرانە سەر بە پارێزگای هەولێر. ئەم مزگەوتە مزگەوتێکی کۆن و خزمەتگوزاریە بۆ خەڵکی ناوچەکە، بە وردی ساڵی دروستکردنی دیار نییە، بەڵام بەڕای خەڵکی ناوچەکە مێژووی دروستکردنی دەگەڕێتەوە بۆ سەدەی ڕابردوو. قۆناغ بە قۆناغ ئەم مزگەوتە نوێ کراوەتەوە. بەڵێ لێرەدا ئەو مزگەوتە بە تەمەنی من بیدایەتی دار بوو، کاریتە بوو، دیواری قوڕ بوو، هەموو شتەکانی ڕێک و پێک بوو بە حەقەت. بەڵام ڕژێمی بەحەسکاتی ئەنفال و ساری هەشتا و تێکدانی وڵاتان و کوردستان و کە هەمووی ئەنفال کرد و تێکیدا و هیران و هەموو شوێنێک ئەو مزگەوتە تێکدا بە خۆم دیتم ئەو هەموو کەت بۆ ناوی ئاوێکی زۆری هەبوو. دوایێ ماریان ئاوە خوا خێریان بنووسی هەموو لە بارمەتیدانی حکومەتی هەرێم و خەڵکی خێرخواست مزگەوتەکان بنیات نایە و دروستیان کردەوە. بەڵام کەم و کوڕیشی زۆرە لە حەقەتدا ئەگەر پیاوێکی چاک و خێرخواز و باش هەبیتن ئاوەدانی بکاتەوە گەورەی بکە بە حەقەت زۆر شتێکی پێویستە. چونکی خەڵک زۆر ڕوو لێرەکە گەشتیار خاستن گەشتیار خەڵکەکی زۆر ڕوو لێرەکە خاستن لە فەستی بەهار و هاوین و پاییز و ئەوانەدا. مزگەوتەکە مزگەوتی زۆر خۆشە، بەڵام بە حەقەتیش گچکە. لە ڕووی تەلارسازی مزگەوتێکی سادە و گونجاو بە ژینگەی گوندیە، دیوارەکانی لە بەرد و خشت دروست کراوە. چونکە ناحیەی هیران ناوچەیەکی ساردە و گەشتیاریە، بۆیە دیواری ئەم مزگەوتە کاریگەری باشی هەیە لەسەر ساردی و گەرمی. هەر ئەمەش وای کردووە کە خەڵکی ئەم ناوچەیە بەردەوام سەردانی ئەم مزگەوتە بکەن تاوەکو نوێژ و خواپەرستی تێدا ئەنجام بدەن. بەپێی ئەو زانیارەی کە ئەمنە زانێم، ئێرە هێران جێی بنەمارەی شێخەکان بووە، شێخی نەهیرانێ زۆر بەناوبانگ بە دەروێشی هەبووینە، مریدی هەبووینە، وەختی خۆ خەڵک زۆر ڕووی دێرە ئەکرد. جێگای دەروێشەکان بوو، دەفلێدان و زەرگە لە خۆدان و شیر لە خۆدان و ئێرە یعنی تەریقەتی قادری بووە. ئێرە تەریقەتی قادری بووە، دەروێشەکان زۆر لێرە خڕەبوونەوە، هەموو جارێ ئەوە مەرقەدەکانی شێخەکان لێرەنە، هەمووی لە ژێر ئەو گردەینە هەمووی تونێریان لێدایە، لە تونێرەکان شاردراینەوە. جا ئەمێن بە نسبەت وەکو شارەزای هێرانێ بەو شێوەی زانیتم و شارەزامە و خەڵک دەهات لەسەر مەرقەدەکان دوعایانە کرد و ئەپاڕانەوە و خوایە لە خاتری ئەو مەرقەدە ئەو شێخانەی کە بنەمارەکی گەورنە و ساحێب مرید و دەروێش و ئەوانەنا، خوایە دوعاکانمان قبول بکەیت. دایوا بووە مەسەلەن زۆربەی شێتەکان هینایتیانە سەر مەرقەدەکان، شێتەکان چابووینەوە، خەڵک زۆر ڕووی دێرە ئەکرد. دەروێش داهاتن مەسەلەن وەختی خۆی بەدەف و لێدان و لەو ڕێ بە دووری بە پێیا وەنە برەی هەنگی سیارە و ئەو شتە نەبووە. دەروێشەکان داهاتن لێرە لە تەچەی مارێ شێخی خڕەبوونەوە، نان و خواردن و تەرتیبات هەمووی لە مارێ شێخی بوو. ئێستاش مارێ شێخی وەکو برەی کزایەتەکی پێوە بووە لەو وەزعی ئێستا وەزعەکە، یعنی کز بووە و دەروێشایەتی بەو شێوەی وەکو جاران نەمایە و خەڵک زۆر نابینی مەسەلەن ڕووی تێ بکە. نەخۆینە ئێران لە قەدیمەوە هێران پێێرێن نەک ئێران. هێران بەناوبانگ بوو، جێی شێخ بوو، جێی دەروێش و مرید و ئەوانە بووە. بەڕاستی جێگایکی پیرۆز بوو لۆ خەرکی ئەو سەردەمی پێش ئێستاکە. بەس ئێستاکە وچی برەی وەزعەکە گۆڕایە و ئیدی خەڵک بڕک ئیمانی زەعیب بووە، وەکو جاران نەمایە. ڕۆڵی کۆمەڵایەتی شوێنی نوێژ و دوانەی ئاینی کۆبوونەوەی خەڵک و چارەسەری کاروباری کۆمەڵایەتی تێدا ئەنجام دراوە بۆ خەڵکی ناوچەکە. ڕۆڵێکی کاریگەری هەبووە لە چارەسەرکردنی گرفتەکانی ناوچەکە.